ئەم کاتتان باش بینەرانی بەڕێز باسی ڕۆژتان پێشکەش دەکەین. باسی ڕۆژ ئەمڕۆک و ڕۆژانی پێشوو دوو تەوەر شرۆڤە دەکات. تەوەری یەکەممان تایبەت دەبێت بە چارەنووسی بزوتنەوەی گۆڕان دوایی کۆچی دوایی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نێوشروان مستەفا. نێوشروان مستەفا ئەگەر وەکو سەرکردەیەک وەکو سیاسیەکی دیاری هەرێمی کوردستان و سەرکردەیەکی سیاسی دیاری کوردستان بە شێوەکی گشتی زەرەر بێت بۆ پرۆسەی سیاسی لە کوردستان وەکو دەگوترێت بۆ بزوتنەوەی گۆڕان یەکجار زەرەر بووە لەبەرەوەی نێوشەروان مستەفا بەدەر لەوەی دامەزرێنەری بزوتنەوەی گۆڕان بووە لە ساڵی 2009 لە هەمان کاتدا سەرکردەیەکی کاریزماییش بووە لە هەرێمی کوردستان وە توانیویەتی کۆمەڵێک گۆڕانکاری لە نەخشەی سیاسی هەرێمی کوردستان دروست بووکە و قسەی زۆر لەسەر ئەوە دەکرێت ئایندەی بزوتنەوەی گۆڕان دوای نەمانی سەرکردەیەکی کاریزمایی هاوشێوەی نێوشێروان مستەفا چۆن دەبێ. ڕێککەوتنی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان چی بەسەردێ؟ پەیوەندیەکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە هەمان شێوە ئەو چی بەسەردێ؟ ئایا بزوتنەوەی گۆڕان دەتوانێت کەسێکی دیکەی کاریزمایی لە نێو بزوتنەوەکەیدا هەڵبژێرێ؟ ئایا کەسێکی وا هەیە شوێنی نێوشەروان مستەفا بگرێتەوە؟ ئایا لە داهاتوودا بزوتنەوەی گۆڕان بەدەستە جەمعی بە کۆمەڵ سەرکردایەتی دروست دەکات؟ کوڕەکانی نێوشێروان مستەفا بۆ ئایندەی بزوتنەوەی گۆڕان لە چێوەی ئەو گۆڕانکاریانەی بزوتنەوەی گۆڕان دەبن؟ هەردوای کۆچکردنی دوای نێوشێروان مستەفا یەکێتی بە فەرمی داوای لە بزوتنەوەی گۆڕان کرد یەک بگرتنەوە. پارتیش داوای کرد کۆچکردنی نێوشێروان مستەفا ببێتە هۆکارێک کە کێشەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان چارەسەر ببن. بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانە و شرۆڤەکردنی ئەم بابەتە من کامەران حاجی عومەر لەگەڵ میوانەکەم لە بەغداوە مەسعود حەیدەر هەڵسوراوی بزوتنەوەی گۆڕان و ئەندامی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق تاوتوێ دەکەین. بەڕێز مەسعود حەیدەر بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. بەڕێستان وەکو هەڵسوراوێکی بزوتنەوەی گۆڕان وەکو کەسێکی دیار لە نێو بزوتنەوەی گۆڕان خوێندنەوەتان چییە بۆ ئایندەی بزوتنەوەی گۆڕان؟ هەرچەندە ینی ئەندامانی بزوتنەوەی گۆڕان پێیان وایە ینی بزوتنەوە بە شێوەیەک دروست کراوە بەبێ نێوشەروان مستەفاش دەتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و پێگەی خۆی بپارێزێ، بەڵام ئەوانەی لە دەرەوەی بزوتنەوەی گۆڕان پێیان وایە دوای نێوشەروان مستەفا بزوتنەوەی گۆڕان دەپووکێتەوە. بەڵێ بەنای خوای بەخشنەوە میهرەبان، سەرەتا سەرخۆشی لە خۆمان لە گشتگەلی کورد ئەکەم بە کۆچی تێکۆشەری ناوداری کورد و کوردستان و عێراق جەنابی کاک نێوشیروان ومێدەوارین خوای گەورە بە باشتی بەرینی شاد بکە و گۆڕەکەی پر لە نور بێت. طبعاً کاک نێوشیروان زیاتر لە نیو سەدە لە تەمەنی خۆی لە ژیانی خۆی خستە خزمەت بزوتنەوەی ڕێزگاری خوازی گەلی کورد. هەموو تاکێکە زانێ دوای کۆچی دوایی کە کاک نێوشیروان تەنها چەند مانگێکی مابوو بۆەوەی دکتۆراکەی تەواو بکە، بەڵام وازی لێ هێنا و بەجێهێشت و هاتە چیاکانی کوردستان لەگەڵ جەنابی مامجەلال و هاوڕێکانی دەستیان کرد بە خەباتی ڕزگاری دژ بە درڕندەترین دیکتاتۆر لە سەدەی ڕابردووە کە ڕژێمی باز بوو. کاک نێوشیروان لە زۆر قۆناغی مێژوویە سەرکردەی مەیدانی بووە، سەرکردەیەکی بیرمەند بووە، سەرکردەیەک بووە کە تەنها لە چوارچێوەیەکی حزبی بیری نەکردو. زۆر باشە. بەڕێز کاک مەسعود، ینی پێم وایە نیشتیمانی کوردیە هەر تاکێکی کورد لە کوردستاندا
سیاست و لێهاتووی نێوشێروان مستەفا دەزانێ و جێپەنجەی ئەویش دەزانێ لە سیاسەتی ڕزگاری خوازی کوردستاندا. بەڵام ئەوەی کە ئێمە باسی لێوە دەکەین باز لە داهاتووی بزوتنەوەی گۆڕان دەکەین، باز لە جیهانێک دەکەین لە دوای نێوشێروان مستەفا. بزوتنەوەی گۆڕان داهاتووی چۆن دەبێت؟ چۆن دەبینن؟ بەڵێ کاک نێوشیروان بەڕەحمەت بێڕاستە وەکو جەستە سەفەری کرد و ڕۆیشت و ئەو ئەمانەتەی خوای بەجێهێنا کە هەموو تاکیەک هەموو ئادەمیزادێک ڕۆژێکە و ئەمانەتە بەجێهێنە. کاک نێوشیروان بنەمایەکی زۆر باشی بۆ بزوتنەوەی گۆڕان دروست کردووە و من پێم وایە تەنها بۆ بزوتنەوەی گۆڕان نا، بەڵکو مۆدێلێک و کەلتورێکی نوێی لە حزبایەتی و لە سیاسەتکردن لە کوردستانەدا ڕشت و لەسەر ئاستی عێراقیشە ئێستا وەکو نمونەیەک تەماشایەکری ئەو مۆدێلە و هەوڵە درێ ئەحزابی سیاسی عێراقی ئەوەندێ من بزانم هەوڵەدەن سوود لەو ئەزمون و تەجروبەی بزوتنەوەی گۆڕان وەربگرن. طبعاً بزوتنەوەی گۆڕان بە قۆناغی زۆر سەختا تێپەڕیوە لە ساڵی 2009 کە دروست بووە. من نامێ بچمەوە مێژووەوە، بەڵام ئێستا بزوتنەوەی گۆڕان حزبێکی زۆر بتەوە، حزبێکە مؤسساتی هەیە، حزبێکە دەستوری هەیە و جگەلەوە بە هەزارەها کادری لێهاتوو و هەڵسوڕاوی هەیە و دەیان سەرکردەی لێهاتووی هەیە بۆ ئیدارەدانی ئەم بزوتنەوەیە و دیارە کاک نێوشیروان بەڕەحمەت بێ لە ماوەی ساڵ و نیوی ڕابردوو کە تەندروستی باش نەبووە خۆی بزوتنەوەکەی بۆ مؤسساتی بزوتنەوەی گۆڕان بەجێهێشت، بۆ سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان بەجێهێشت، بۆ ئیدارەدانی هەرچەندە ئەو لە دوورەوە ڕاوێژی بە هاوکارەکانی بە هاوڕێکانی کردووە لە بزوتنەوەکە لە جواتی گشتی، لە جواتی نیشتیمانی، لە گروپی ڕاوێژ، لە سوڕاوەکانی کرد بۆ ئیدارەدانی بزوتنەوەکە، بەڵام بە مباشر ئەم ئیدارەی نەکردووە و من بە سەراحەت بێڵێم ئەوانەی کە لە ڕۆژانی ئەخیرا لەگەڵ کاک نێوشیروان بوونە خۆی تاکیدی لەوە کردووە کە وتوێتی من زۆر مرتاحم لەبەرەوەی ئەم بزوتنەوەیە کەوتۆتە سەر پێی خۆی و مؤسساتی خۆی هەیە و هێندە خەڵکی دڵسۆزی تێدایە ئەم بزوتنەوەیە کە ئیتر کاروانەکەی بەردەوام بێ و ڕۆژی ناشتنی تەرمی کاک نێوشیروان باشترین وێنە بوو بۆ دڵسۆزی هەڵسوڕاوانی دەنگدەرانی و خەڵکی پرسیارمان زۆرە ڕێبازی کاک نێوشیروان. بەڵێ پرسیارمان زۆرە، یعنی ئەگەر کاتەکە دابەش بکەین بۆ پرسیارەکان زۆر باش دەبێ. بمانەوێ نەمانەوێ لە هەموو حزبێکدا دیدگای جیاواز هەیە و لە نێو بزوتنەوەی گۆڕانیشدا زۆر جار دەگوترێت هێزی نوێ و هێزی کۆن هەیە، هەندێک جار دەگوترێت باڵی یەکێتی سەرکردە کۆنەکانی یەکێتی، هەندێک جار دەگوترێت باڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان. ئیتر هەرچ زۆرە ناوێک بهێنرێت ئەوە پەیوەندیدارە بە ناوهێنانەکە، بەڵام ئەوەی من باسی لێوە دەکەم ئەوەیە لە نێو بزوتنەوەی گۆڕاندا کۆمەڵێک بیر و بۆچوونی جیا هەن و لەسەر ئاستی ملیش دیارە پێشتر بزوتنەوەی گۆڕان لە ڕێگای خودی نێوشێروان مستەفاوە توانی ببێت بە دووەمین هێزدا هەرێمی کوردستان کە لە ڕێگەی ئەوەوە وەکو ینی چاودێران دەیبینن خەڵک لەبەر خاتری نێوشێروان مستەفا دەنگی بە بزوتنەوەی گۆڕاندا. پرسیاری من ئەوەیە ئایا لە داهاتوودا سەرکردەکانی بزوتنەوەی گۆڕان دەتوانن ئەو باڵانسە لە نێوەخۆی بزوتنەوەی گۆڕان ڕابگرن ئەو دوو هێزە بەریەک نەکەوێ و بشتوانن ئەو دەنگانی کە لە سەردەمی نێوشێروان مستەفا بەدەست هاتووە هەمان ئەو دەنگانە جارێکی دیکە بەدەست بهێننەوە؟ بەڵێ یەکەم لەناو بزوتنەوەی گۆڕانە باڵ و ئەوانە نییە. بزوتنەوەی گۆڕان ئێمە هەمومان هەڵسوڕای بزوتنەوەی گۆڕانین و هەمومان تواناکانمان نەخەینە خزمەت سیاسەتی بزوتنەوەی گۆڕان کە کاک نێوشیروان
سەرکردایەتی داڕشتنی سیاست و تەوەجوهاتەکەی بووە بە هاوکاری لەگەڵ هەموو هەڵسوڕاوانی گۆڕان لەوانەیە کە لەگەڵی هاتوونە کوردستان بوون و بنەمای دروستبوونی بزودنەوەی گۆڕانیان دروست کرد لەگەڵ هەموو جیلی ئەو جیلانێک کە لەناو بزودنەوەی گۆڕانایە و لەگەڵ هەموو چین و توێژەکان کە پاڵپشت و سەرمایەی بەهێزی بزودنەوەی گۆڕانن بێگومان فەراغی کاکنەوشیروان یاخود کۆچی کاکنەوشیروان تەسیری ئەبێ لەسەر بزودنەوەی گۆڕان لەبەرەوەی کاکنەوشیروان وەکو بیدایەت ئاماژەم پێکرد بیرمەندێکی زۆر مەزن بووە و کەسێک بووە ڕوویەکی زۆر فراوانی هەبووە و پلاندانەری هەنگاوی استراتیژی نەتەوەی زۆر مەزن بووە باش ئەو تەسیراتانە چ دەبن گۆڕان تەنها ئیشی نەکردووە کاکنەوشیروان بزودنەوەی گۆڕانی خستۆتە خزمەت گەلی کوردەوە و خزمەت بەرژەوەندەکانی گەلی کوردەوە ئەگەر بین باسی ناو گۆڕان بکەین وەکو ڕێکخراوێکی سیاسی وەکو حزبێکی سیاسی بە سەراحەت بێڵێم ئێمە چوارچێوەیەکی سیاسیمان هەیە و ئەم چوارچێوەی سیاسیە زۆڕون و ئاشکرایە بۆمان کە بزودنەوەی گۆڕان ئامرازێکە بۆ خزمەتکردنی گەلی کورد بۆ خزمەتکردنی بەرژەوەندەکانی گەلی کورد بۆ بنیادنانی موسسات بۆ شەفافیەت بۆ بنبڕکردنی گەندەڵی بۆ ئەوەی فعلەن پایەی بەهێز دروستکەین بۆ دەوڵەتی کوردی لەم چوارچێوەیە ئێمە بیرروڕای جیاوازمان هەبێ کارێکی زۆر ئاساییە موسساتی بزودنەوەی گۆڕان جواتی گشتی جواتی نیشتمانی کە لە داهاتووە من لە دەستوری بزودنەوەی گۆڕانە هەیە کە خانەی ڕاپەڕاندنە ئەم موسساتانە بیر و بۆچوونە جیاوازەکان گەڵاڵەکە و مناقەشەیەکە لە نەتیجەیە موسسە بڕیارێکەدا و هەموو حزبێکی سیاسیش بە بیر و بۆچوونی جیاوازەوە دەوڵەمەند دەبێ بەڵام گرنگە لە بەرژەوەندی گشتی کەواتە بزودنەوەی گۆڕان دەتوانێت ڕێکخەرێکی تازە بۆ خۆی دەستنیشان بکە ئەوە موسساتی بزودنەوەی گۆڕان یەکلایەکاتەوە بە سەراحەت بڵێم ئێمە ئێستا من پێم وانە هیچ کەسێک لەبەرەوەی ئێمە بەڕاست لە خەیاڵی ئەوەیە بێ چونکە ئێمە هێشتا لە شۆکی کۆچکردنی کاکنەوشیروانیان بە سەراحەت بڵێم لەبەرەوەی شتێکی من بۆ خۆم شتێکی چاوەڕوان نەکراو بوو و ئومێدمە کرد هەرچەندە ئەمە ئەمری خوایە و هەمومانە بێ ئەمرە بەجێبێنین و بەڵام ئومێدمانە کرد کاکنەوشیروان چەندین ساڵی تر لە ژیانە بمێنێ چونکە کاکنەوشیروان کەسێکی نەتەوەیی بووە و هەموو توانەکانی خۆی ئەخستە خزمەت گەلی کوردەوە و گەلی کورد ئەمڕۆ و لە ساڵانی داهاتوشدا پێویستی بە تواناکان و بە هەزر و بە بیری کاکنەوشیروان هەبوو لەبەرەوەی بوونی کاکنەوشیروان ناوماڵی کوردی بەهێزە کرد بوو کاکنەوشیروان پێگەی کوردی لە ناوخۆیە ڕۆژ بە ڕۆژ بەهێزترە کرد و لە نەتیجەیە دەستورمان هەیە ئێمە لەسەر بۆ مەسائلی حزبی دەستورەکەمان زۆر ڕوونە و موسساتیشمان هەیە کە کۆبوونەوەی جواتی گشتی جواتی نیشتمانی ئەوانە کرا بە پێی دەستوری بزودنەوەی گۆڕان بڕیار لەسەر هەنگاوەکانی داهاتوە درێ باشە پێ وایە ینی بزودنەوەی گۆڕان بۆ لەمە دووە باشترە بەدەستە جەمعی بە سیستەمی هاوسەرۆکی بەڕێوە ببردرێ یاخود ڕێکخەرێک دەستنیشان بکرێ شوێنگرەوەی نێوشەروان مستەفا بێ ینی ئەمە وەکو بۆچوونی جەنابتان وەکو هەڵسوڕاوێکی بزودنەوەی گۆڕان بەڵێ ئێمە دەستورمان هەیە لە دەستورەکەیە ئاماژە بۆ کراوە کە خانەی ڕاپەڕاندن دروست بکرێت و حتا ئەرکەکانی ئەندامانی خانەی ڕاپەڕاندن لە دەستوری بزودنەوەی گۆڕانە زۆر ڕوونە بەڵام گرنگە ئێمە گوێ لە بیرۆڕای ئەندامانی
جواتی گشتی بگرین گوێ لە بیرروڕای ئەندامانی جواتی نیشتیمانی بگرین گوێ لە ڕای هەڵسوراوانی گۆڕان بگرین لە مەکۆکانە بۆی بیرروڕای گەڵاڵە بکرێ و دەستوری بزوتنەوەی گۆڕان مەرجع بێت بۆ هەر هەنگاوێک کە ئەینین. باشە ڕێکخەری گشتی لەسەر چه ئەساسێک دەستنیشان دەکرێت چ میکانیزمێک هەیە؟ بەپێی دەستور خانەی ڕاپەڕاندن دروستەکردنە ڕێکخەری گشتی هەڵەبژێردێ. باشە یەکێتی داوای یەکگرتنەوە لە بزوتنەوەی گۆڕان دەکا پێشتر بزوتنەوەی گۆڕان زۆر بە گەرمی داخوازی ئەوەی دەکرد لەگەڵ یەکێتی یەک بگرێتەوە بەڵام ئەم پرسا لە سەرزاری بەشێک لە بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان ینی ڕەت دەکرێتەوە. پێ دوایە یەکگرتنەوەی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان پێویستیەکی هەنووکەیی بێ؟ پێشەوەی وەڵامی ئەم پرسیارەی جەنابەت بدەمەوە ئێمە وەکو کورد پێویستمان بەوە هەیە ناوماڵی کورد ڕێک بخەینەوە و تەفاهماتمان لەسەر هەبێ بۆ ئەوەی فعلەن بتوانین بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەی گەلی کورد بخەینە پێش بەرژەوەندی شخصی و حزبەکانەوە. بەنسبەت یەکگرتنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ئیتفاقیەکمان هەیە لەگەڵ برایان یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەم ئیتفاقیە هیچ بەرژەوەندیەکی حزبی و شخصی تێدا نییە. جێبەجێکردنی ئەم ئیتفاقیە تەنها و تەنها لە بەرژەوەندی گەلی کورد و لە بەرژەوەندی هاوڵاتی کوردە و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە ماوەی ساڵی ڕابردووە زۆر تەکیدمان لە جێبەجێکردنی ئەم ئیتفاقیە کردوتەوە کە هەم جەنابی مامجەلال و هەم جەنابی کاکنەوشیروان خوا لێی خۆش بێ ڕۆڵی سەرەکییان هەبووە لە داڕشتن و دانانی بنەمای ئەم ڕێکەوتنە و ئێستا لە هەموو ڕۆژێک زیاتر و لە هەموو کاتێک زیاتر یەکێتی نیشتیمانی کوردستان دەبێ هەنگاو بنێت بۆ جێبەجێکردنی بۆ یەکگرتنەوەکانی ئەم ڕێکەوتنە بێ یەکەم قۆناغی جێبەجێکردنی ئەی بۆ یەکگرتنەوە چی دەڵێیت ینی زۆر جار بەسەگەر ئەم لا حەزێ بڵێن یەکەم قۆناغی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە لەسەر ئاستی فراکسیۆنەکان هاوپەیمانەتەکە دروست بکەین و دوای ئەوە کە ئەکرێت لە داهاتووە هەنگاوی تر بنرێ. ئێمە ئەسڵەن سەرکردایەتی هاوبەشمانەیە. باشە بۆ ئێستا بزوتنەوەی گۆڕان ترسی لە یەکگرتنەوە هەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی ئێستا بزوتنەوەی گۆڕان تەحەفوزی هەیە لە یەکگرتنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان؟ ئایا ئەو بۆچوونە ڕاستە؟ ئەگەر بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی یەک بگرێتەوە بزوتنەوەی گۆڕان دەکەوێتە ژێر هەژمونی یەکێتی؟ نەخێر بزوتنەوەی گۆڕان ئۆرگانی خۆی هەیە و سیاسەتی خۆی هەیە و پێم وایە مەسئلەی یەکگرتنەوە لەم قۆناغەیە بەڕێی شخصی خۆم هێشتا هەنگاوێکی زووە ئێمە کرێت بە قۆناغبەندی ئیش لەسەر جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنە سیاسی نێوانمان بکەین و بەڕنگدانەوەی ئەرێنی ئەو ڕێکەوتنە سیاسیە لەسەر واقعی سیاسی لەسەر باشترکردنی مؤسساتی هەرێم مؤسساتی حکومی مؤسساتی تەشریعی مؤسساتی دادوەری لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی باشترکردنی وەزعی ئابووری دەکرێت ئەو کاتە سەرکردایەتی هاوبەش ئەو کاتە مؤسساتی بڕیاردان لە ناو بزوتنەوەی گۆڕان لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خوێندنەوەی ئەو واقعی کە لە داهاتووە دێتە گۆڕێ ئەو کاتە بڕیار لەسەرەوە بدەن ئایا یەکگرتنەوە پێویستە و گرنگە ئەچێتە خزمەتکردنی ژیان و گوزەرانی خەڵکیەوە ئەچێتە خزمەتکردنی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە پێم وا بێ یەکەم هەنگاو بۆ ئەوە جێبەجێکردنی ئەو اتفاقە سیاسیە کە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئەگەر بزوتنەوەی گۆڕان ئێستا دەست بگرێ بە
ڕێککەوتنی نێوان یەکێتی و حیزبەکەی بەڵام بۆ پارتی چی دەڵێن یعنی لە ڕێوڕسمی بە خاکسپاردن و لە ڕێوڕسمی پرسەی خوای لێخۆش بێت نێوشێروان مستەفا دیارە شاندی باڵای پارتی سەردانی بزوتنەوەی گۆڕانی کرد و وەروە شاندی باڵا لە سلێمانی بوون پارتی لەسەر مەزاری نێوشێروان مستەفا داوای کرد کە کۆچکردنی دوای نێوشێروان مستەفا ببێتە هۆکارێک کێشەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی چارەسەر ببن پێتان وایە بزوتنەوەی گۆڕان ینی لاپەڕەیەکی نوێ دەکاتەوە لەگەڵ پارتی ئەم کۆچکردنە دەکاتە دەرفەتێک بۆەوەی کێشەکانی لە داهاتوودا لەگەڵ پارتی چارەسەر بکە بەڵێ بەس ئەگەر مەجالم بدەیت طبعاً وەکو بەڕێی سەرۆکی حکوومەتی هەرێم لەوتەکەیە لەسەر گڵکۆی جەنابی کاک نەوشیروان ئاماژەی پێکرد ئەم پیاوە هەموو ژیانی لە خزمەت نەتەوەی کووردا بووە و لە قۆناغی زۆر هەستیارە لەگەڵ یەکڕیزی گەلی کووردا بووە لە تەشکیلکردنی بەرەی کوردستانی لەوەی کە ئەندازیاری ڕاپەڕین بووە و من یعنی تەفسیلەکەی تا ڕادەیە کە زانم لەوانەیە کە لەگەڵی بوونە خۆی داڕێژەری پلانی ڕاپەڕین بووە و سەرپەرشتی تەفاسیلەکەشی کردووە کاک نەوشیروان ڕۆڵێکی زۆر کاریگەری هەبووە لە بنیادنانی پەرلەمان و حکوومەتی هەرێم و هەروەها جەنابی کاک مەسعود لە چەند شوێنێکە ئاماژەی بەوە کردووە کە بەس ئەگەر یارمەتیم دێت چکەم قسانە گرنگە بیکەم لە نووسینەوەی دەستور لە وردی لە بەرگریکردن لە مافەکانی گەلی کووردا لە دەستوری عێراقی لە تەفاوزکردن لە عێراقا و بەرگریکارێکی سەرسەخت بووە لە بەرژەوەندەکانی گەلی کورد ئێستا ئەم پیاوە مەزنە کۆچی دواییشی ئەبینین بۆ خزمەتکردنی یەکڕیزی ناوماڵی کورد ئەچێتە ینی ئەو ئاستەوە کە ئومێدەوارین فعلەن هەوڵ بدرێ حزبە سیاسیەکان بە تایبەتی پێنج حزبە سەرەکیەکە بۆ بەهەزکردن بە بەرپرسیارەتێکی مێژووی لەم قۆناغەیە کە کەوتۆتە سەرشانی هەمویان و بە تایبەتی جەنابی کاک مەسعود ئیش لەسەر یەکخستنی ناوماڵی کورد ڕێکخستنی ناوماڵی کورد بکە و ئەم قۆناغەت ئێستا ئێمە سیاسەتی نەمانی داعش ئێمە سیاسەتی پارتیمان زانی و بینیمان ینی وەکو گوتم شاندی باڵا سەردانی سلێمانی کردووە و داواشیان کردووە بۆ ئایندە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان بتوان کێشەکانیان چارەسەرکەن تۆ وەڵامی پرسیارەکەی منت نەدایەوە لە ئایندەدا بزوتنەوەی گۆڕان سەبارەت بە پەیوەندی هاتم بەڵێ فەرموو بەڵێ طبعا بزوتنەوەی گۆڕان ئێستا لە ماتەمیندا ئێستا لە کۆستێکی زۆر گەورەدایە دوای کۆبوونەوەی من پێم وایە دوای کۆبوونەوەی جواتی گشتی و جواتی نیشتمانی و دان لەسەر ئەوەی بزوتنەوەی گۆڕان بە چی شێوازێک بەڕێوە ببرێ پێم وابێ دوای ئەوە جموجۆلی سیاسی دەست پێکا لە بەرەوەی ئێمە بزوتنەوەی گۆڕان بڕیاری ئەومانداوە و پەیمانیشمانداوە کە بەردەوام بین لە سابتەی بزوتنەوەی گۆڕان بۆ خزمەتکردنی گەلی کوردستان و بۆ ئەوەی فعلەن بتوانین موسسات دروستکەین و باشە ئێوە پێتان وایە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانتان لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ینی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانتان دەچێتە چوارچەوەی خزمەتی بەرژەوەندی خەڵکی کوردستان کە تۆ باسی لێوە دەکەی یان بە پێچەوانەوە ینی خزمەت ناگەینێ نزیک بوونەوەی گۆڕان لە پارتی بەڵێ ئێمە هەمومان یەکەم کوردین دووهەم وەکو ئەحزابی سیاسی تەوەجوهاتی سیاسی جیاوازمان ممکنە هەبێ بەڵام لە نێتیجەیە دەبێ لە خاڵێکی هاوبەشە یەک بگرینەوە و ئەم خاڵە هاوبەشە لە خزمەتکردنی گەلی کووردا بێ و لە خزمەتکردنی ئەو ئەزمونەیە بێ کە کورد لە هەموو مێژوویە خەونیشی پێوە نەبینیوە کە 26 ساڵە کورد خۆی حکمی خۆیەکە گرنگە بەرگری
لەم ئەزمونە بکەین و بتوانین پێشی بخەین لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی بنیادنانی مؤسساتەوە و هەوڵدەین ژیان و گوزەرانی خەڵکی باشتر بکەین. خلافاتی با بڵێن اختلافی سیاسیمان هەیە، بەڵام معنای ئەوە نییە ئێمە ئیتر لە خاڵێکا یەک نەگرین. پێویستە دانیشتن بکرێ و توێژ بکرێ و هەوڵ بدەین خاڵە هاوبەشەکانمان بخەینە سەر مێزی گفتوگۆ زۆر باش لەو ڕوانگەیەوە و لەو منتەڵەقەوە چارەسەری خاڵە جیاوازەکانیش بکەین. زۆر باشە، با بینەوە سەر وەسەدنامەی نێوشەروان مستەفا. دەگوترێت وەسەدنامەیەکی لە دوای خۆی بەجێهێشتووە، شتی گرنگی تێدایە. هیچ زانیاریەکە هەیە سەبارەت بەم وەسیەتنامەیە باس دەچی دەکا؟ ئایا کەسێکی لە دوای خۆی دەستنیشان کردووە ببێت بە جێگری ڕێخەری گشتی، ینی ببێتە ڕێخەری گشتی بسووتنەوەی گۆڕان؟ من اطلاعم لەسەری نییە و تەسەوریش ناکەم کاک نەوشیروان خۆی کەسێکی دەستنیشان کردبێ، لەبەرەوەی بینیمان لە دوانامەی کە لە دەرەوە ناردی بە8 خاڵ تقریبەن ڕوویای خۆی تێدا باس کردووە بۆ بەڕێوەبردننی و شێوازی بەڕێوەبردننی بزودنەوەی گۆڕان. و جارێکی ترەمەوێت تاکید لەوە بکەمەوە ئێمە دەستورێکمان هەیە، ئەو دەستورە زۆر ڕوونە و بنەمایەکی گرنگە بۆ بەڕێوەبردننی بزودنەوەی گۆڕان. باشە، ئەم دەستورە ڕێگا بە کوڕەکانی نێوشەروان مستەفا دەدا بێنە ناو سیاسەت و بەشداری لە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان بکەن؟ کوڕەکانی کاک نەوشیروان وەکو هەر هەڵسوڕایەکی تر هەموو مافێکیان هەیە و خاوەن شەهادەن، لێهاتوون و کەسی زۆر محتەرم و بەڕێزن. هەر مافێک هەر یەکێک لە هەڵسوڕاوەکانی ناو بزودنەوەی گۆڕان هەیەی و ئەوانیش ڕۆڵێکی گرنگیان هەبووە لە بنیادنانی بزودنەوەی گۆڕان. ئەکید هەر مافێک هەڵسوڕاوانی تر هەیەە بێگومان ئەوانی شایان بێ و دڵنیام ئەو ڕێڕەوەشی کە کاک نەوشیروان دایناوە ئەوان لەسەری بەردەوامە بن و شان بەشانی هەڵسوڕاوانی تر هەوڵ دەدەن ئەم بزوتنەوەیە زیاتر پێش بکەوێ و زیاتر لە خزمەت خەڵکی هەرێمی کوردستان بێ. باشە، ینی لە گڵکۆی نێوشەروان مستەفادا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تاجەگوڵینەی لەسەر گۆڕەکەی نێوشەروان مستەفا داناوە، بەڵام ئێستا لە تۆڕە کۆمەڵەتیەکان بڵاو بۆتەوەکە تاجەگوڵینەکە لادراوە لەسەر گۆڕەکەی نێوشەروان مستەفا. ینی خوێندنەوەت بۆ ئەمە چییە؟ ئایا ئەمە دەبێتە دەرفەتێکە، دەبێتە ژینگەیەکی باش بۆ ئایندە لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی؟ وڵای کاکامەران، ڕاستی ئەم شتانە ینی شایانی ئەوە نیە ئینسان احتیمامی پێ بدە. جەنابی کاگنێچیر و ئەو وەفدە باڵایی مەکتەبی سیاسی کە هاتوونەتە سەر گڵکۆی کاک نەوشیروان جێگای ڕێز و تەقدیرە و ئەمە بۆ هاتنی ئەوان و باسکردنی مێژووی کاک نەوشیروان لەلایەن جەنابی سەرۆکی حکوومەتەوە جێگای ڕێز و تەقدیرە. من پێم وایە هیچ پەیوەندی بەوە نییە کە ئەم چەپکە گوڵە سەرۆکی حکوومەتێنایەتی پێم وایە زیاتر پەیوەندی بە ڕێکخستنی گڵکۆکەوە هەیە، ئەوەی من بزانم، لەبەرەوەی جەنابی سەرۆک کۆماریش چەپکە گوڵی هێناوە. ئەوەی من پێم وابێ بە هەمان شێو ئەمانە بە شێوازێک ڕێک خراون. بەڵام بەڕێز کاک مەسعود، بەپێی زانیاری ئێمە تەنیا چەپکە گوڵی نێچیروان بارزانی لادراوە. وڵای من متأکد نیم، ئەکرێ پرسیار بکەم و ینی ئێوە وەکو ڕاگەیاندنیش
تەسەورەکەم لە جێی خۆیان نییە ئەم بابەتانە هێندە زەق بکەنەوە ینی ئەوکو ئاماژەم پێکرد هاتنی وەفدەکە بۆ خۆی جێگای ڕێز و تەقدیرە و کاتونە حرمەتیان هەم لە خەباتی کاکنەوشیروان گرتووە هەم لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان گرتووە و یعنی هاتوون تعبیریان لە دڵتەنجی و خەمباری خۆیان کردووە من بۆ خۆم ئەوە بە جێگای ڕێز و تەقدیرە زانم و حرمەتێکی زۆریش هەیە بۆ ئەو هاتنە باش ئەگەر زۆر بە کورتی وەڵامم بدەیتەوە ئایندەی بزوتنەوەی گۆڕان چۆن دەبینی بزوتنەوەی گۆڕان گەورەترین سەرمایە هەیە ئەوش جەماوەرەکەیەتی پشتیوانەکانێتی دەنگدەرەکانێتی هەڵسوڕاوەکانێتی و جگە لە خوای گەورە ئێمە پشتمان بەم جەماوەرە قایمە و من دڵنیام بە هەموو ئەو کەوادرە و ئەو هەڵسوڕاو دڵسۆزانەی کە لەناو ئەم بزوتنەوە هەیە ئەم بزوتنەوەی لە تەشەنەکردنە بێ و لە خزمەتکردنی پرۆسی سیاسیە بێ لە هەرێمی کوردستان لە خزمەتکردنی گەلی کوردە بێ و من ئومێدەوارم بە زووترین کات و لە ئایندەیەکی نزیکە هەمومان پێکەوە بتوانین ئیش لەسەر ڕێکخستنەوەی ناوماڵی کورد بکەین. بەڕێز مەسعود حەیدەر هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان و ئەندامی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی عێراق کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی زۆر زۆر سوپاست دەکەین. بەڕێزانم پشوێک وەردەگرین و دواتریش تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی کوردستان ویسار و باسی ڕۆژ تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەتە بە هەوڵەکانی لیژنەی باڵای هەرێمی کوردستان بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی ئێزیدیەکان لە ماوەی ڕابردوودا لە هەرێمی کوردستان و بە تەواوەتی لە عێراق کورد ڕوبەڕووی کۆمەڵی قەتل و عامی گەورە بۆتەوە و هەر یەکێک لە تاوانەکان یەک لە یەک گەورەترن کیمیا بارانکردنی هەڵەبجان فالکردنی کوردان و بەم دوای شەڕی داعش و ئەنفالکردنی کوردان و ئێزیدیەکان. جینۆساید کۆمەڵێک ناسنامەی هەیە هەموو ئەو ناسنامانەی کە کۆمەلگەی نێودەوڵەتی دانی پێداناوە جینۆساید هەموو لە سەر گەلی کوردستان تۆمار کراوە بەڵام تاوکە ئێستا کە هیچ یەکێک لەو تاوانانە لەلایەن کۆمەلگەی نێودەوڵەتیەوە بە جینۆساید ناسرێ. بازانین هەوڵەکانی لیژنەی باڵای هەرێمی کوردستان بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی ئێزیدیەکان بەکوێ گەیشتووە بۆ قسەکردن لەسەر ئەم کەیسە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە بەڕێز حوسێن قاسم حەسوون وتەبێژی لیژنەی باڵای بە جینۆساید ناساندنی کوردانی ئێزیدیەکان و پێکاتە ئاینی و نەتەوەکانی ترمان لەگەڵدایە. بەڕێز حوسێن بەخێر بێن بۆ باسی ڕۆژ هەوڵەکانتان بەکوێ گەیشت؟ خێرم داربی گەلەک سپاس. سەرەتا وەکو تەبێژی لیژنەی باڵای بە جینۆساید ناساندنی کوردانی ئێزیدی و پێکاتایانی و نەتەوەکانی دیتر سپاسی جەنابی کاک فەلاح موستەفا دەکەم بەرپرسی پەیوەندەکانی ئیدارەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەندامی لیژنەی باڵا لەگەڵ ئێمە بۆ تەرتیبکردنی ئەو کۆمبوونە ئەو دانیشتنە لەگەڵ نوێنەران و قونسەلخانەکانی وڵاتانی پی ئەندام لە ئەنجومەنی ئاساییش و هەروەها سپاسی جەنابی وەزیری کاک محمود حاجی ساڵح وەزیری شەهیدا و کاروباری ئەنفاڵە و وەزیری کاک محەممەد هاودیانی وەزیری کاروباری باز لە سوپاسەکان بێنین. بەڕێز حوسێن پێم وایە ینی مەسەلەی کەیسی ئێزیدیەکان بە جینۆساید ناساندنی قەتل و عامکردنی کوردانی ئێزیدی ئەرکی هەموو لایەکە بەکارەکەی خۆی هەڵبستێ. با بزانین ینی هەوڵەکانی ئێوە گەیشت بەکوێ؟ ینی ئەو کۆبنەوەی ئەمڕۆ کردان لەگەڵ نوێنەرانی وڵاتان بەشێک لە وڵاتانە کە لە نزیکەوە ئاگاداری
قەتل و عامکردنی کوردانی ئێزیدی و کوردن، بەڵام بۆ بە جینۆساید ناساندنی ئەو قەتل و عامانە ئامادە نینەوە تا ئێستا ئامادە نینە ئەم کەیسە بناسن. زۆر سپاس. کۆمبوونی ئەمڕۆ کۆمبوونێکی زۆر گرنگ بوو بۆ لیژنەی باڵا. ئەمە ماوەیە کە ئێمە خەریکن هەلبژاردنەکە دانێن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چیهان ڕێگە یاسایی ئالیەت میکانیزمە یاسایی وەرگرین بۆ دادکەگردن و بۆ بریارێکی یاسایی دەربچێ ئەم تاوانی داعش دژی بە کوردانی ئێزیدی و برا مەسیحەکان و پێکهاتایانی نەتەوەکانی دیتر بناسرێت کە جینۆساید. جەنابەت من تەصحیحەکم هەیە بۆ برای منی بەڕێز. ئەم وڵاتانی ئێمە ئەمڕۆ لەگەڵ دانیشتوین زۆربەیان بریار داوە ئەم تاوانانی دژی ئێمە جینۆسایدا، بەڵام ئێمە زۆر جارمان گوتووە ئەو بریارە هەتا ئێستا بریارێکی سیاسیە لە بەرەوێ لە پەرلەمان دەرچوان لە حکوومەت دەرچووە. ئەمڕۆ دانیشتنی ئەمڕۆ تایبەتمەندی خۆ هەبوو ئەوژی سەبارەت بە مەسئلەی ئاعترافکردنی ئالیەتێکی میکانیزمی یاسایی بدۆزین هەتا بتوانین ئاعترافێکی یاسایی قەضایی بە جینۆسایدی کوردانی ئێزیدی و پێکهاتایانی نەتەوەکانی دیتر بگرێ و ئەو چۆن دەبێ ئەبێ دادگایەکی ناو دەوڵەتی تایبەت ئانجی ICC کێزەکەمان قبولمان بکە و ئێمە ئەمڕۆ گفتوگۆمان کرد داوا لیژنەی باڵا داوا لە ئەم بەڕێزانەی ئەمڕۆ نوێنەری ئەم وڵاتانە تایبەت وڵاتان ئەندامی ئەنجومەنی ئاسایش داوامان لێ کرد یەکەم فشار لەسەر بەغدا بێتە دروستکردن ئانجی بیبێتە بە ئەندامی کامل بە ICC دەدگای ناو دەوڵەتی. ئێمە پێم وایە بەغدا ئامادە نینە بیتێ بە ئەندام، بەڵام ڕێگەی دیتکەژی هەیە لەسەر مادەی 12 فەقەرەی 3 میثاقی معاهدەی ڕۆما، ئەمە نظام داخلیی دادگای ناو دەوڵەتیە، بەغا دەتانێت باشە پێ دوایە بەس بەغدا هۆکارە لە کاتێکدا بەغدا ینی کەیسێ زیدیەکانی بە جینۆساید ناساندووە، تەنیا بەغدا هۆکارە؟ ئەی کۆمەڵگەی نێودەوڵەتی، ئەی نوێنەرانی UN لە هەرێمی کوردستان، ینی کێشەکان چییە کەوا دەکات ئەو هەموو قەتل و عامە بەسەر کووردا دێ لە نێو کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە ئەم کەیسانە ناناسرێن بە جینۆساید؟ کاکە جان بەغا ئاعترافی پێگرتووە کە ئەمە جینۆسایدێ، بەر هەروەکی من بە جەنابەت گوتوم ئەمە بریارێکی سیاسی بوو، لە حکوومەت دەرچووە، لە مؤسسات دەرچووە. ئێمە پێویستمان بە بریارێکی قەضائیە ئەمە جینۆسایدە. سەبارەت بە ئەم وڵاتانی دەرەوەی جەنابەت بەحسی دەکا کاکە کێزی جینۆساید کاتێکی زۆر درێژ پێدەوێ، یعنی هەتا ئێستا جینۆسایدی کوردانی ئێزیدی بەردەوامە. ئێستا مجتەمەعی دووەلی خەریکە بۆ شکێناندنی داعش عسکەری. هەگەر عسکەرێک ئیشی مهمەیە عسکەری تەواو بوو، من پێم وایە مجتەمەعی دووەلی ئەبێت تحملی مەسئولیە خۆی ئەخلاقی و ئینسانی و یاسایی بکە بۆ دادگەکردنی ئەم کێزە بە ئاعترافێکی دووەلی قەزایی پێ بێتەکردن ودا بیبێتە وەک ئینزار لە داهاتوو بۆ هەر کەسێکی هەر ڕێکخراوەک بێ تەتەڕف بێ ئان پلانی دابنێ جینۆساید. بەڕێز حوسێن با بینە سەر ناوەڕۆکی بکەویناتە نەکە. باشە با بینە سەر ناوەڕۆکی کەیسەکان. زۆر جار گلەی لەوە دەکرێت دۆکۆمنتەکان کەمن، ڕاستە میدیاکانی هەموو دنیا تراژیدیای کۆمەڵ کوژیە زیدیەکانیان گواستۆتەوە، ئاگادارن و دەزانن چی ڕووی داوە، بەڵام لە هەمان کاتدا ینی بەرپرسان ئێوە وەکو ئەندامی لیژنەی باڵا شتی دۆکۆمنتاریتان کەم لە بەردەستدایە و ئەم قەتل و عامکردنانە و کۆمەڵ کوژیانە بە سیستەمی ڕێک نەخراوە تاوەکو ببێت بە بەڵگا لە دادگاکانی نێودەوڵەتیدا ئیشی لەسەر بکرێت.
برای بەڕێز من لەگەڵ ئەم تەرحە نینم بەڕاستی من بەخۆم خەبیری تاوانی ناودەوڵەتیمە بەڵام ئەمن دەتانم بە جەنابت بڵێم حکوومەتی هەرێمی کوردستان لە دیو ئیمکانیاتی خۆ و خبرەی خۆ ئیشی باش کردووە بەڵام ئایا ئەم خبرە و ئەم ئیمکاناتە بەش ئەکەن من دەتانم بە جەنابت بڵێم زۆر دلیل لە مووسل و لە مەناطقانێکی دیتکە هەبوون ئێمە نەتوانین لەبەرەوەی ئەمان نەبوو شەر هەبوو ئەوانە زۆر دلیل تقریبن ڕۆیشتن و ون بوون و بەرزە بوون سەبارەت بە دۆکومنتی ئێمە کاکە جان کێزی جینۆساید کێزەکانی جینۆساید زۆر تایبەتمەندی خۆ هەیە یعنی من دەتانم بە جەنابت بڵێم دۆکومنتی لای ئێمە لای لیژنەی باڵا بەش ئەکا بۆ قادیەکی ناودەوڵەتی و دادگەیەکی ناودەوڵەتی لەسەر ئەم ئەساسە بریار بدە ئەمە جینۆسایدە ئێمە هەتا ئێستا زیاتر لە 1000 مەحضەر تەحقیقمان دروست کردیە یعنی شاهدی شەهادەی شاهد حاڵەکان و ئەم باشە ئەگەر ئێوە دۆکۆمنتان هەبێ کاری جدی کرد بێت حکوومەتی هەرێم شەهادی ئێوان تەجیل لەسەر ئەم کەیسا ینی هەنگاوی داهاتوو چییە؟ چاوەڕێی چی دەکەن؟ کەی کۆمەڵگەی نێودەوڵەتی دادگاکانی نێودەوڵەتی ئەم کەیسا بە جینۆساید دەناسێنن کەی؟ کێشەکەی ئێمە گەورەترین کێشە کوردستان وڵاتی سربەخۆ نییە و یاسای ناودەوڵەتی تەعاملی لەگەڵ دانوستاندن لەگەڵ کوردستانە ناکە وەکو وڵاتێکی سربەخۆ و ئەبێ بە ڕێگەی حکوومەتی بەغای بەڵام نوێنەری ئەو وڵاتانە لێرن بەڕێز حوسێن ینی نوێنەری ئەو وڵاتانە لێرن هەموویان دانیان بەوە داناوە هەموو بنەماکانی قەتل و عامکردن جینۆساید بەرامبەر بە کوردان کراوە کە وایە نوێنەری ئەو وڵاتانە لێرە بوونیان هەیە ئەوان دەتوانن ئەم کەیسە جوولە پێ بکەن پرسیاری من لێرەدا ئەوەیە بۆچی ئەوان متەڕەددن کە ئەم کەیسە بە جینۆساید بناساندرێ لە نەک هەر ئەو کەیسەکانی ڕابردوو ئەنفالکردن ینی کیمیا بارانکردن بەڵێ من داوای لە برای خۆ دەکەم تۆزێک مەجال بە من بدەی من زۆر بۆ جەنابەت و بێ بینەرانی جەنابەت باش ڕوون دەکەم مەسەلە بەغا ئاستەنگی گەورەترین ئاستەنگی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لیژنەی باڵا و بەغا حەز ناکە یارمەتی ئێمە بدا و بەشداری بکە بۆ ئەم کێزە هەتا بێتە قبولکردن لای دادگەیەکی ناودەوڵەتی ئانژی ICC بەغاژی ئەسبابەکانی خۆ هەیە دەتانم دوایی بەحسی ئەسباب بۆ بەغا حەز ناکە بێتە بە ئەندام مەسەلەی ئەم وڵاتانی دیتکە هەگەر بەغدا نەبێتە ئەندام وەگەر بەغدا موافقەی نەکە بە ICC بێتە ئێرە لێکۆڵینی خۆ بکە ئەم وڵاتانی دیتکە دەتانن زەختێکی فشارێکی لە بەغا بکەن و دەتانن بە ڕێگەی ئەنجومەنی ئاساییش درافت ڕێزەلوشن پرۆژە یاسا بێتە لەسەر تەسویدکردن بەڵام من زۆر جاریم گوتووە براجان کێزی جینۆساید سیاسەتە تحەکمی پێ دەکا یعنی ئێمە لە سووریا تاوانی هاتنە ئەنجامدان لە سووریا و لە سوودان و لە لیبیا لە سوودان و لە لیبیا ئەم هەرسێ وڵاتانە ئەندام نینن لە دادگای ناودەوڵەتی بەڵام کەواتە دەتەوێت بڵێیت بەڕێز حوسێن کەواتە دەتەوێت بڵێیت و لە لیبیا هەردووە تەحویل ئیحالەکردن بۆ دادگای ناودەوڵەتی بەڵام ئی سووریا رووسیا و سین حەقل ڤیتۆ ماوی ڤیتۆ بەکارهێنا سیاسەت تەحەکومی بە کێزی جینۆساید دەکات باشە کەواتە دەتەوێت بڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی چاوپۆشی لە تاوانەکانی داعش دەکە کە بەرامبەر بە کوردان ئەنجام دراوە وای لێدێ دادوەری گشتی کاروباری تاوانەکانی جەنگ دەتوانێت ئەم کەیسە جوولە پێ بکە بەبێ حکوومەتی عێراق بەبێ بەغدا دەتانێ ڕێگە هەینە ئۆپشنەکانی دیتکەژی هەینە یەکێکیان لە ئەم ئۆپشنەکان وەکتی من بە برای خۆم گوتی ئەنجومەنی ئاساییش دەتانێ کێزەکە ئیحالە بکە وەکە چۆن لە لیبیا ئەنجامدرا و لە سوودان لە دارفورژی ئەم هەردوو کێزە
ئیحالەی کرد ئەنجومەنی ئاسایش. بەڵام کێزە لە عێراق و لە سووریا جیاوازە، سراعاتی سیاسی هەیە، مەساڵحی نێودەوڵەتی هەیە و بە شێوەیەکی گشتی رووسیا دوو جارە هەتا ئێستا ماوی ڤیتۆ ئیناوە سەبارەت بە تاوانی ئەنجامدرایی لە سووریا، سیاست تەحەکمی پێ دەکات. بەڵام سەبارەت بە باشووری کوردستان سەبارەت بە کوردانی ێزیدی سەبارەت بە کوردانی ێزیدی چییە؟ ئەم کەیسا کوێ دژیەتی؟ کاکە مەسەلەکە ئەوەندە ئاسان نییە. بۆ نمونە هەگەر وڵاتێکی ئەندامی ئەنجومەنی ئاسایش داوای لە ئەنجومەنی ئاسایش بکە تەسوید لەسەر بکرێ بۆ کێزەکە تەحویلی دادگای ناودەوڵەتی بکە، ئەبێ پرۆژە یاسا بڵێ هەموو تاوانەکان ئەبێ بێتە ئیحالەکردن. تۆ ناتوانی بە ئەنجومەنی ئاسایش بڵێت تەنها تاوانی داعش بابێتە ئیحالەکردن بۆ دادگای ناودەوڵەتی بە ڕێگەی ئەنجومەنی ئاسایش. هەگەر ئێمە بۆ هەموو حاڵە ماناوەیە تاوانی حکوومەتی سووری، تاوانی حەشدی شعبی، تاوانی ڕێکخراوەکانی دیتکە، گروپەکانی دیتکە، ئەوە سیاست ئەو کاتە تەدەخۆلی پێ دەکە. بەڵام تشتێکی دیتکە هەیە کاکە جان. هەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک نیچیروان بەرژانی ئالیەتێکی عەمەلی دۆزیێتەوە، ئەوەژی چییە؟ داوا لە لژنەی باڵای کردووە هەموو جوهودەکانی خۆ بەکار بێنن بۆ دروستکردنی دادگایەکی ناودەوڵەتی تایبەت وەکو یوغسلافیای پێشوو و ڕەوەندای پێشوو. بۆ ئەمە زۆر گرنگە ئەگەر مجال بە برای خۆ بدەیت. وڵای کاتمان کەمەوە بەڕێز حوسێن، ینی دوا پرسیارم ئەوە دەبێت دەتوانێت لەگەڵ وەڵامی ئەو پرسیارم هەردووکیان گرێ بدەیت بە کورتیش وەڵامم بدەیتەوە. ئێستا ئێمە ئومێدمان هەبێ ینی ئەم کەیسانە بە جینۆسایدە ناسرێن یاخود بێهیوا بین و ئیتر دەرگا کراوە دەبیتن. ئەمڕۆ داعش غەدری لە کورد کردووە، بەیانی حەشدی شعبی، دوو بەیانی هێزێکی دیکە، سێ بەیانی هێزێکی دیکە. زۆر سپاس، ئەم پرسیارە زۆر گرنگە بەڕاستی. ئێمە لە کێزەکانی یاسایی و دادگا ئێمە ناتوانین هیچ سۆز بدەن، بەڵام ئێمە دەتانین سۆز بدەن هەموو هەولی خۆ بەکار بێنن بۆ سەرکەوتنی ئەم ملەفە. ئەمە یەک. دووەم، تاوانی ناودەوڵەتی هەگەر تاوانی جینوساید بێ، تاوانی دژی مرۆڤایەتی، ئەن تاوانی جەنگ، ئەمە تەقادم لێ دروست نابێت. تەقادم یعنی کێزەکە هەر دەمێنێ ڤەکری مەفتوح، وەختەکە لەسەر نابە دوای 20 ساڵە. مەسەلەی من پێم وایە هەگەر عسکەریەن داعش هاتەشکێناندن، مجتمعی دووەلی و ئومەم متحیدە و ئیتیحادی ئۆروپی ئەبێ ئالیەتێکی قانونی لەبەرەوەیت ئەبێ تەحملی ئەخلاقی و یاسایی و قانونی بکە سەبارەت بە ئەم تاوانان و کەسێک لە ئەم تاوانان یعنی ئەبێ عقوبەی وەرگرێ دوایی شکێناندنی داعش. بەڵێ بەڕێز حوسێن قاسم حەسوون گوتەبێژی لیژنەی باڵای بە جینۆساید ناساندنی کوردانی ئێزیدیەکان و پێک کاتە ئاینی و نەتەوەکانی تر زۆر سوپاست دەکەین کە لە شاری دۆهۆکەوە لەگەڵمان بووین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا کامەران بن.